پرۆژەی بودجە هۆکارێکە بۆ ئەوەی کە سەرجەم داهاتەکان ڕوونەکاتەوە خەرجەکانیش ڕوونەکاتەوە بەڵام کام پرۆژەیە نەبوو پەرلەمانۆک و دەستگایەکی متابعە و مراقبە و کاتە ناتوانێت بۆ نمونە متابعی سەرجەم خەرجەکانی حکوومەت و ئەو سێکتەرانەوە کە پارەکەی تیا خەرجەکرێ وەکو ئاماژەشم پێی کرد ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی کە بەرپرسەکان و دەوایرەکان و وەزارەتەکان بتوان بە شێوەیەک لە شێوەکان زۆرترین بە هەدەردانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و داهاتی گشتی بن ئەمەش بە شێوەیەکی گشتی بێتەوە کارێک بۆ ئەوەی کە گەندەڵی زیاتر لە هەرێمی کوردستانە بەرەو ئاستێکی باڵاتر بڕوە و جگەل لەوەی کە پرۆژەی بودجە جگەل لەوەی بێتەوە کارێک بۆ ئەوەی کە گەندەڵی دروست بێت هۆکارێکیشە بۆ ئەوەی کە نەتوانرێت ئەو داهاتانە بە شێوازێکی تەندروست خەرج بکرێتەوە داهاتەکان دەبەر بکرێت بەسەر پارێزگاکانەوە بە شێوەیەک لە شێوەکان واتە بۆ نمونە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بودجە و کاتە توانن داهاتەکانی بۆ تەرخان بکرێتەوە بتوان ئاسێکی خزمەتگوزاری بخەنە ئاسێکی باڵاتر و لە هەمان کاتیشا بە نسبەتی تەعینات و دامەزراندنەوەمانش هەموویە بێ لە چوارچێوەی پرۆژەی بودجە بکرێتەوە بۆ نمونە لە پرۆژەی بودجەی ساڵی 2020 حکوومەتی عێراقیان نزیکەی 230,000 هاوڵاتی دامەزرێ بەڵام لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستانە پرۆژەی بودجە بوونی نییە لە ماوەکانی ڕابردووە هیچ کاتێک هەلی دامەزراندن و هەلی کاریش نەڕەخساوە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆژەی بودجەی گشتی وڵاتە. حکوومەتی هەرێم ماوەی 6 ساڵ یاسای بودجەی نییە بۆ حوتەمین ساڵە چیە هۆکارەکەی ئەوەیە کە داهات و خەرجی لە هەرێمی کوردستان ناشەفافە و نایەنێ بە یاسا ڕێک بخرێ حکوومەت پلان و پرۆژەی لە ناو یاسایە ساڵانە جێبەجێ بکرێ بە بەهانەی ئەوەی گوایە بەغدا بەشە بودجەی بڕیوە بۆیە هەرێم ناتوانێت یاسای بودجەی هەبێمە بەهانەیەکی دروست نییە لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوو کە یاسای بودجەی نەهێناوە زیاتر لە 50 ملیار دۆلاری سەرف کردووە لە ئەو چەند ساڵە هیچی بە یاسا نەبووە و یاسایی نەبووە خەرجی و داهاتەکان دیار نابن و ئەو سێکتەرانی کە پێویستە لە یاسای بودجە پارەیان بۆ تەخسیس بکرێ و دامەزراندن هەبێ پرۆژەکانی بەبەرهێنان بەشە بودجەیان بۆ دیاری بکرێ هیچ لەمانە بوونی نابێ کە بوونی نەبوو وڵاتێک بە بێ بەرنامە و پلان و یاسای بودجە بڕوا بەڕێوە ئەمەی لێبەر هەمدێکە هەیە.